هیچ کەس لەسەر مردنی ئەو گەنجەی کە لە کەلار تەرمەکەی دۆزرایەوە دەستگیر نەکراوە. لایەکی تریشەوە وەرزی داچاندن دەست پێ دەکاتەوە، بەڵام جوتیاران کێشەیەوەیان هەیە کە پارەی گەنمەکانیان وەرنەگرتووە. مانۆ چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. خاڵی ئەو گەنجەی کەلار کە دوای 6 ڕۆژ لە ونبوونی دوێنە تەرمەکەی لە ناو ڕووباری سیروان دۆزرایەوە دەڵێت گەنجەکە خۆی لە ناو ئاودا خنکاوە و کەسیش لەسەر ئەو کەیسە دەستگیر نەکراوە. ئەوارەی ڕۆژی یەکشەمەی ڕابردوو گەنجێک بە ناوی مەهدی محەممەد تەمەن 25 ساڵ و خوێنکاری قۆناغی چوارمی بەشی فیزیا لە ماڵ چووە دەرو بێ سەر و شوێن بوو. دوێنێ دوای 6 ڕۆژ تەرمەکەی لە ناو ڕووباری سیروان دۆزرایەوە و ئەمڕۆ بە خاک سپێردرا. سەبارەت بەو دەنگۆیانەی کە باس لەوە دەکەن چەند کەسێکی نزیکی ئەو گەنجە دەستگیرکراون، دلێ ڕەحمەت خاڵی مەهدی بە 964 وت هیچ کەسێک دەستگیر نەکراوە، تەنیا چەند هاوڕەیەکی نزیکی لەگەڵ ئەو کەسانەی کە دوێنێ تەرمەکەیان دۆزیەوە وەک شاید حاڵ بانکراون بۆ لێکۆڵینەوە. هەر دوێنێش هەمویان گەڕاونەتەوە ماڵی خۆیان. ئەوان دەڵێن مەهدی پێش یان لە دەستدانی هیچ پەیوەندیەکی نە بە تەلەفۆن و نە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بۆ نەچووە. خاڵی باس لەوە دەکات بە پێی لێکۆڵینەوەکان کوڕەکەیان هیچ ئاسەوارێکی فیشەک یان لێدان بە جەستەیەوە نەبووە و ئەم گەنجە هەر خۆی کەوتۆتە ناو ئاو و خنکاو. ژمارەیەک هاوڵاتی پەیامیان گەیاندووە بە 964 و دەڵێن باخی گشتی سلێمانی لەم وەرزە جوانەی پاییزدا بێناس کەوتووە. ناو چیمەنەکان زرد بووە و پاکیش ناکرێنەوە. بەڕێوەبەری باخەکەش دەڵێت خۆیان گەڵاکان کۆ ناکەنەوە. مەسرفی چیمەنی هەمیشە سەوزیان پێ نییە. دالی عەلی بەڕێوەبەری باخی گشتی سلێمانی بە 964 وت کرێکارەکانمان هەموو ڕۆژێک ناو باخەکە پاک دەکەنەوە، بەڵام خەڵک خۆی ڕەحم بە باخەکە ناکات و دوای خۆیان پاشماوە زڤڵەکانیان کۆ ناکەنەوە. لەبارەی گەڵاوەریوەکان ئەو وتی 2 ساڵە قەرارمان داوە کە گەڵاوەریوەکان هەڵنەگرینەوە، چونکە پاییز بەم گەڵایانەوە جوانە و خەڵکیش ڕسمیان لەگەڵ دەگرێت. ئەوەشی پەیوەست بە چیمەنەکەەوە کە دەڵێن زەرد بووە، چیمەنی هەمیشە سەوزیش ئەرکی زۆرە و ئاوی زۆری دەوێت، بۆیە لە تواناماندا نییە ئەو جۆرە چیمەنە لە ناو باخی گشتیدا بچێت. جوتیارانی سنووری کەرکووک بە کورد، عەرەب و تورکمانەوە گردبوونەوە و داوا دەکەن شایستەدارایەکانی پێدانی گەنمەکانیان وەربگرن. وا دەست بە چاندنی گەنمی ئەم ساڵ دەکەن کەچی پارەی ڕەنجی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە. گردبوونەوەکە ئەمڕۆ یەکشەممە بە بەشداری ژمارەیەک لە جوتیاران لە بەردەم سایلۆی کەرکووک بەڕێوە چوو. وەکەوەی باسی دەکەن زیاتر لە 5,000 جوتیار گەنمیان ڕادستی سایلۆ کردووە، بەڵام تا ئێستا تەنیا 2,000 جوتیار شایستەدارایەکانیان وەرگرتووە. عەبدوڵڵا محەممەد جوتیارێکی کوردی سنووری کەرکووکە و بە 964 وت ئەمە کۆتا جارەکە بە هێمنی گرت ببنەوە. جارێکی تر تراکتۆر و ئامێرەکانیان دەبن و ڕێگا دەگرن. لای خۆیەوە عەبدوڵڵا میروەیس سەرۆکی لیژنەی کشتوکاڵی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە 964 وت قۆناغی یەکەم و دووەم ئەوەی تاوەکو 50 تۆن گەنمی هەبووە شایستەکانیان وەرگرتووە. ئەوەی ماوەتەوە ئەو جوتیارانن کە سەر و 50 تۆن گەنمیان ڕادەست کردووە و گرفتی نەبوونی پارەی نەختینە دروست بووە. شەوی ڕابردوو بەهۆی نەبردنە ژوورەوەی کەلوپەلەکانیان و هەڵواسینی پەردە ژمارەیەک دوکان لە بازاڕی لەنگەی هەولێر دوایین ئاگاداریان پێدراوە. شەوی ڕابردوو تیمێکی شارەوانی هەولێر چوون بۆ ناو بازار بۆ ئەوەی لە کاتی تەواوبوونی کارەکانیان بزانن دوکانەکان چۆن دادەخرێن و کاسبکارەکان چۆن گوزەر و قەیسەریەکان جێدەهێڵن. شارەوانی هەولێر لە ڕاگەنراوێکدا نووسیوێتی دەرکەوتووە ژمارەیەک فرۆشیار دوکانەکانیان بەکراوەی جێدەهێڵن کە پێویستە بە تەواوی دابخرێن. ئەوەش بە ئامانجی دوورکەوتنەوە لە ڕووداوی نەخوازرا و مەترسیەکانی دروستبوونی ئاگر. ماوەی ڕابردوو بوونی پەردە بەسەر کاڵاکانەوە بە یەکێک لە هۆکارەکانی فراوانبوونی ئاگر دادنرا. وا دیارە ژمارەیەک لەو فرۆشیارانە ئاریان نەناوە و بێخەمل لەوەی ئاگر هەڵگیرسێت، ڕاست و چەپی خۆی نازانێ و مڵک و ماڵ ئەکات بە قەرەبروت. سەرشتا ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە هەواڵێکی خۆشە دەربارەی ڕێگاوبانی ناو شاری سلێمانی لە هەفتەی داهاتووەوە پرۆژەی یەکتربڕی تۆفیق وهبی بەک لە سلێمانی دەکرێتەوە. ئەمڕۆ پاملێری 964 لەگەڵ سەرپەرشتیاری پرۆژەکە توانا محەممەد گوزەرێکیان کرد بە ناو ئەو پرۆژەی کە قەرارە هەفتەی داهاتوو تەواو بێت. سەیری پرۆژەکەیان کرد، ئەو ڕایگەیان بە 964 وت هەفتەی داهاتوو پرۆژەکە دەکرێتەوە. لۆد و قەرەباڵێکێکی کەم لەسەر شەقامی بازنەیی مەلیک مەحموود کە بە 6 مەتریش ناسراوە لە سلێمانی کەم دەبێتەوە. دەزانن ئێستا بە تایبەت لە کاتەکانی بەیانیان لە کاتی چوون بۆ سەرکار و دەوام و ئێوارانیش لۆد و قەرەباڵخی زۆر هەیە. ئێستا ئەم یەکتر بڕێی تۆفیق وهبی بەک
بەشێک لە کێشەکان چارەسەر دەکات و سێ قۆناغ بە تەواوبوونی ینی لە سێ قۆناغ پێکاتەوە قۆناغێکی ڕێگال لاوەکیەکانە قۆناغێکی ئەندەرپاسی سەرەوەیە کە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموودە قۆناغێکی ئەندەرپاسی خوارەیە و بە تەواوبوونی شەقامی سالم بە گەڕێکی چوارچراش دەبەستێتەوە و لۆ دوو قەرەباڵقیەکە وەکو بەرپرسانی ڕێگاوانی سلێمانی دەڵێن بە تەواوەتی کەم دەکات. ماوەڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.